کاگەژی چۆنی؟ دەرچاو براکەم باشی؟ باس دەکەم بە قوربان بەڕێزیت. سپاس دەکەم کاگەژیم سپاس دەکەم کە تەلەفۆنت کرد پرسیارێکم هەبوو وەڵا بەڵێ با بەبێ فرتوفێر و ئەوە بە هیواشم تەلەفۆنەکە دانەخەی من ناوم قادر نادرا بەڵێ هەندە پرسیاریم هەیە بە هیوا مەڵاممان بدەی و بۆ خۆشت دەبینی ئەمە ینی گفتوگۆ دەکەین بە ڕێزی شت کارکتەرشی گەورەی سیاسی و ئەمنی هەرێم بووی کۆمەڵێک دۆسیە لەسەر جوڵاوە بە هیوان مەڵاممان بدەیتەوە تو گفتوگۆ بکەین تو ڕێی خۆت دەستبینی بە ڕێزەوە گفتوگۆمان کردی و دەکەین لەگەڵ بە ڕێزیشت بەس پرسیارمان هەیە کە تۆڵی پرسیارمان نێمە بزت کێ چاوەکەم پرسیارم لە تو هەیە دەست پێ بکەم بە پرسیار بەڕێزت ناناست ئێنام بەڕێزت خۆت من ناوم قادر نادرا لە وڵاتی سوید دەژیم ڕۆژنامە نووس و چالاکوانم هەندە پرسیارم هەیە کاک ئەژی بەڕێزت تۆمەتبار دەکرێت بە کوشتنی ئەوە مرادکانی کووردە تۆ چ کۆمنتارەکەت هەیە لەسەر ئەوەی کاکە یا منەوە مەوزوع ئەسۆسیاسینە لە ئەوەڵ تاخیری و کاتەی مەحەدیت ڕوودام ناسن لە وڵاتی نەبوو ئەس بەر حاڵێسە من بگفتەوە منێ میوانم هەیە ئینشەڵا لە مەجاڵێک ترا قسەکە لەگەڵ برای خۆمەکەم بەس کاگەژی من ئەزانم وەرد ناگرمەوە مشکلە ئەوە نییە تو لەوێن دەرنەبووی مشکلە ئەوەیە ئەتوو بڕیار دەربووی لەسەر ئەوەی و ئەتوو بەرپرسی ئەمنی بووی یعنی بکوژەکان چێن هێزەکە چیە کاکە تۆ پیاکی خوێنەواری بڕاردەر بڕیار چۆن وادرێ محکەمە بڕیاری بڕێرەدا دەستگاکان دەستگای تەنفیزین بەڵێ وایە بەس ئێوە زانیاریتان هەبووە وایە نەکاک ئەژی چی کاکە زانیاریتان هەسا ئەو کەیسە هەبووە وایە نا یعنی معقول نییە دەستگای زانیاری لەسەر ئەو تیرۆرە گەورە نەبێت کە چۆن بووە چۆن نەبووە بە تایبەتی هەموو تیرەکان ڕوو لە تووە کاک ئەژی کاکە جا من ێستا کاتی قسەکردنم نییە ئەگەر بکرێ کاتی خۆم تەلەفۆنە بۆکەم وەگەر ئەمە ڕقەمی خۆتە کاتێک تەلەفۆنە بۆکەم با ڕێککەوین لەسەر کاتێک کاک ئەژی چکە و دەنگەش تۆمارە با ڕێککەوین لەسەر کاتێک بەسەر ئەو چاوەی کەی ویست بکە بەس با ڕێککەوین کاتێک بێت بەڵێ